ڕێگایەکی دوور و سەخت دەبڕین تاوەکو دەگەینە گوندی هەتکا لە سنووری ناحیەی سیدەکان گوندەکە کاتژمێر و نیوێک لە سەنتەری قەزای سۆرانەوە دوورە. ئێرە پرسەی کچێکی تەمەن 16 ساڵانی لێیە کە لە ڕووداوێکی دەگمەندا بەهۆی ددان کێشان گیانی لەدەستدا. ئێمە بە دوواداچوون بۆ هۆکاری ڕاستەقینەی گیان لە دەستدانی دەکەین. ڕۆژی ڕابردوو سومەیە عەبدوڵڵای تەمەن 16 ساڵان لەگەڵ دایک و باوکی بە مەبەستی چارەسەری ددانی لە ناحیەی سیدەکان سەردانی پزیشکی ددان دەکات. بەهۆی بەنجەوە لە هۆشخۆی دەچێت و دوای ئەوەی دێتەوە هۆشخۆی پزیشک چارەسەری ددانەکەی دەکات و بۆی هەڵدەچێشێت و دواتر دەگەڕێتەوە ماڵەوە. بەڵام لە ماڵەوە باری تەندروستی تێک دەچێت و کەس و کاری دەست بەجێ بەرەو نەخۆشخانە دەخەنەڕێ کەچی بەر لەوەی بگەن بە نەخۆشخانە سومەیە گیان لەدەست دەدات. دایک و باوکی کچەکەش دەڵێن کچەکەیان هیچ نەخۆشی نەبووە و ددان کێشانەکە بە هۆکاری گیان لەدەستدانی دەزانن. هیچ نەخۆشیی نەبوو کچەکەم تەنها لۆ ئەوەی دران خاوینکردنەوەی ئەوێ چوو لەوێش پێیان گوتبوو دوو درانە ئەبی دەرینە هەنجی ئەوی نەتکەت لۆ بشۆن برمەغستخانەی دوو درانی خراپ بوون گوتمێکی لۆ دەرینە دواسلۆ چاکۆ تەماشای کردێ بەنجی کرد بەنجی کردی نامە دەرێ لە خۆچ مخەسین پسەوە کرد وەخوا هاتۆ گوتی سەخت تێدا بەسی گاسی دکتۆرم کرد گوتم لۆ دەرنانین مادەنەوە گوتی چی نییە مەترسی نییە بردمە وڵا مەغەس خلاص بە خۆش چوو گوتی دەچم دەرینم ما هەلەکەدی نایەمەوە یا چا بوویمە دیگە ئاوی تون بوویمەوە نا هەلەوجی چۆ دەست دەری هینە لۆی دەرینە ئەباشم بێنە دەری هینا بەخۆ هاتۆ چۆ سەزادێ ئینان و ماڵی لە ماڵی نانی خوارد چاش خواردم خۆی درێژ کرد بەس چی مریشتە پێی لە هەردەدان و دەوی خوارم هاتمە تڕومێرێ بردم لە بانیا تەوا بوو. نوێنەری بەڕێوەبەراتی تەندروستی سۆران سەبارەت بە گیان لە دەستدانی سومەیەی تەمەن 16 ساڵ دەڵێت ئێمە لە لێکۆڵینەوە داین و چاوەڕوانی پشکنینەکانی پزیشکی دادوەری دەکەین تا هۆکاری ڕاستەقینەی گیان لە دەستدانی ئەو کچەیان بۆ دەربکەوێت. ئێمە وەکو بەڕێوەبەرێتین سۆران تاوەکو ئێستا لە لێکۆڵینەوە داین بزانین کەم ترخەمیەکە لە چێوە حەسەب ئیفادەی دایک و بابەکەی دکتۆر بووە دکتۆرەکەش بە ئیزرات و ئیشکارەکانی خۆی هەستاوە و چاوەڕێی نەتیجەی پزیشکیدا تۆبعەدلین نەتیجەی وانش وەرگرین ئیفادەی دایک و بابمان وەرگرتووە ئیفادەی دکتۆرمان وەرگرتووە تا ئێستا شتەکان تۆزی غامزن. بەپێی زانیاریەکانی پەیام تا ئێستا ئەو پزیشکەی کە ددانی کچەکەی هەڵکێشا دەستگیر نەکراوە. لە ماوەی ڕابردوودا چەندین حاڵەتی گیان لە دەستدانیان لە دەستدانی ئەندامێکی نەخۆش بەهۆی هەڵەی پزیشکەکانەوە تۆمارکراوە. دیارترینیشیان لە کۆتایی مانگی 4 ساڵی 2013 سی نەخۆش دەرزی ئاواستینیان لێدرا و دواتر تەندروستی چاویان تێکچوو دواتر بۆ چارەسەری ڕەوانەی ئەڵمانیا کران. لەو ڕێژەیەش 9 کەسیان چاویان دەرهێنرا و 21 دیکەشیان زیانیان بەرچاویان کەوت کە ئەگەر بێت و بسەلمێنرێت کە گیان لە دەستدانی سومەیە بەهۆی هەڵەی پزیشکیەوە بووە ئەوە ئەمیش دەچێتە ڕیزی ئەو کارە ساتانەی کە بەهۆی هەڵەی پزیشکیەوە کەوتونەتەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.